کۆڕنا فێری زۆر شتی کردین ژیامی بەتەواوی گۆڕی چونکە پێشتر لە نووسنگەیەکدا کارم دەکرد و جوبەرگی زۆر شی کوڕێکم لەبەر دەکرد بەڵام ئێستا ئەگەر ببینی منجلەکانم گۆڕیەوە و چاکەتێکی تایبەت بەم کارم لەبەر کردووە سەرباری ئەوەش سوپاسی خوددا دەکەم چونکە فێر بووم چۆن کاری فرۆشیاری بکەم لە دوای ئەمەش دەتوانم بەدەستی خۆم ژیانم بگۆڕم بەڵام پێشتر نەمدەتوانی بە ئاسانی دەستبەرداری کارەکەم ببم و ژیانم بگۆڕم ئەمە کاری فرۆشیاریە لەسەر شقام و ڕێگاوبان هەتا کۆڕۆنا بمێنێت بەم شێوەیە بەردەوام دەبێت ڕەنگە لە داهاتوودا بە بارهەڵگر کارەکانمان پەرە پێ بدەین و کاری فرۆشتنی خواردەمنیش بکەین چونکە زۆر گونجاوە و کەسانێک هەن بەهۆی ئەم دۆخەوە لە ڕێگەی ئینتەرنێت و تەلەفۆنەوە داوای خواردن دەکەن ئێمەش ڕەوانەی بە دەرگای ماڵەکەی دەکەین دواتر بەهۆی ئەوانەوە کەسانی تیژ لە هەمان شوێنی نیشتە جێبوون داوای پێداویستی دەکەن و پێم وایە ئەوە شتێکی گونجاوە بۆم قۆناغا دۆخی دوورەپەرێزی و داخستنی بازاڕەکان بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە دروست بووە و بازرگانی ئەلکترۆنی ڕەوانەکردنی کەلوپەلەکانە ڕێگەی دلیڤەریەوە بۆ بەردەم ماڵەکان زیاتر دەکات ئەوەی لێرە بەدی دەکرێوەستانی ئۆتۆمبیلەکان لەسەر شەقام هەنگاوێکە بۆ گەشتن بە ماڵەکان ئەوە شتێکی باشە و لەسەر خواستی هاوڵاتیان پێداویستەکان ڕەوانە دەکرێن واتە کەسێک پێویستی بە شتێک بێ دەتوانێت ڕاستەوخۆ لە ڕێگەی مۆبایلەوە داوای بکات بێ ئەوەی بچێتە دەرەوە و تێکەڵی خەڵکی تر ببێت ئەمەش دۆخێکی نەخوازراوە بەهۆی کۆرۆناوە سەری هەڵداوە ئەم قۆناغی ئابووری لەسەر خواستی هاوڵاتیان کار دەکات ئابووری کینیا بەگشتی بریتیە لە بازرگانی بە بازاڕکردن ئەم ڕێگەی کە دەیبینن هەڵگرانی بڕوانامەی دکتۆرا بەهۆی ئەم دۆخۆکایی لەسەر دەکەن و خواردن دەفرۆشن چونکە سەرچاوی بژێویان نییە هەروەها لەم ڕۆژانەدا کە باران نابارێت جوتیارەکان بەرهەمەکانیان دەهێنن لێرە ساغی دەکەنەوە